ڕێزمان و خوێنەوەی کوردی بۆ پۆلی پێنجەمی بنەڕەتی لاپەڕا 21. بابەتی جۆرەکانی وشە. وشە لە ڕووی ڕێزمانەوە ئەم جۆرانەی خوارەوە دەگرێتەوە. یەکەم جۆر چاوگ وەکو وشەی گریان، فرۆشتن، خوێندن، چوون، کڕین. چاوگ واتە ئەو وشە بنچینەیانە کە وشەی دیکەی لێ دروست دەبی. جۆری دووەمی وشە کار یان کردار یان ئەو ئیشانەی کە دەکرێن. هەموو ئیشەک ناوی کارە، وەکو برژا، فرۆشت، خوێند، بە هەزاران کاری دیکەش. هاتم، چووم، دەخوێنم، دەنووسم، نووسی، خوێندی، کڕی، فرۆشتی، هەموو ئەوانە کارن کە ڕۆژانە بەکاریان دەینین. سێم جۆری وشە ناو. ئەوجە ناو ناوی کەس، ئەو ناوانەی کە بۆ وێنە ئازاد و شیرین و ناوی کەسەکان، هەروەها ناوی شاخەکان، ناوی شارەکان، ناوی زانایەکان، ناوی گیاندارەکان، واتە ناوی شتەکان. چارەم جێناو. جێناو لە جیاتی ناو بەکاردێ، زۆر نییە، بۆ وێنە من، تۆ، ئەو، ئەوان، ئێمە، ئێوە، و هەروەها بە زاراوەی دیش کە وشەکان دەگۆڕدرێن بە پێی زاراوە. لە کوردی جێناو زۆرترە، چونکە لە کوردی زاراوە گەلک زۆرە. دەینە لای پێنجەم کە دەکاتە هاوڵناو. هاوڵناو واتە ئەو سیفەتانەی کە دەخرێنە تەنشت ناوەکان. بۆ وێنە ئەگەر هاوڵناوەکی لۆ وشەی شاخ ببینمەوە، بۆ وێنە شاخی بەرز یان شاخی بڵند، یان ئەگەر هاوڵناوەک لۆ زانایەک ببینمەوە، زانای نەمر یان زانای کورد، و هەروەها ئەو هاوڵناوانە کە لێرە نووسراینە. هاوڵکار چییە؟ هاوڵکار دوو جۆرە، ڕەنگە زیاتر بی، بەڵام دوو جۆری زۆر باو هەیە. یەکەمیان هاوڵناوی کاتی، واتە دوێنێ، ئەمڕۆ، ساڵی پار، هاوینان، پاییزان، زستانان، هەموو ئەوانەی کە پەیوەندی بە کات هەیە. و هاوڵناوی جێگە واتە بۆ وێنە لە ماڵەوە، لە دەرەوە، لە خوێندنگا، لە نەخۆشخانە، لە ژێر، لە سەرەوە، ئەوانە هاوڵکاری جێگە. بەشی هەفتەمیش ئامراز. ئامرازەکانی بەکاریان دەینین بۆ وێنە بە، لە، بۆ ئەو ئامرازانە. ئێستا ئەو لاپەڕەیەتەوە بوو، لاپەڕەی پاشی ئەو لاپەڕە 22. دیسان بەردەوامین لە چاوگ. دەبینین لێرە ئەو جۆرە چاوگ. جۆری یەکەم گریان، جۆری دووەم فڕین، خوێندن، فرۆشتن و چوون. واتە 5 جۆرە چاوگ هەیە لە کوردی. ئەو جە لێرە نووسرایە ڕاڤە. ئەگەر سەرنج بدەینە وشەکانی گریان و فڕین و خوێندن و فرۆشتن و چوون، هەر یەکەیان
مانایەکی سەر بەخۆی هەیە. هەروەها لە شوێنی خۆیان ڕوودانێک یا کردەوەیەک دەردەخەن. لێرە نەدەبوا بنووسرا بە دەردەخات، چونکە لێرە نووسرایە لە شوێنی خۆیان کەواتە کۆیە دەردەخەن. ئەگەر نووسرا بە لە شوێنی خۆی ڕوودانێک دەردەخات ئەو کات ڕاست بوو، کاتە بەداخەوە لە کتێبی کوردی هەڵەی ئەوها دەکرێ. بەڵام نەدراوەتە پاڵ کەسێک یان شتێک، واتە ئەگەرە من وشەی گریان بەکاربینم نازانم چێ گریان بە شێوەیەکی گشتی. ئەوەیە مەبەستیان نەدراوەتە پاڵ کەسێک یان شتێک وە کاتی تێدا نییە. هەروەها نازانم گریانەکە کەی ڕوویدایە. بەم جۆرە وشانە دەگوترێت چاوگ، واتە ئەمن ئەگەر نەمزانی ئەو وشەیە کە هەمە باسی کاتی تێدا نیە و باسی کەسیان شتی تێدا نیە، ئەو کات وشەکە چاوگە. ئەوجا ئێستا پێناسەی چاوگ چییە؟ چاوگ وشەیەکە ڕوودانێک یا کردەوەیەک نیشان دەدا، بەڵام ئەم کردەوەیە نەخراوەتە پاڵ کەسێک یان شتێک و هەروەها کاتیشی تێدا نییە و بە پیتی کۆتایی دێ، واتە هەموو چاوگەکان بە پیتی کۆتاییان هاتیە. تێبینیەکان نیشانەکانی چاوگ ئەمانن. ئەو پیتانە هەیە لە پێش پیتی واتە هەموو چاوگەکان پیتی لە کۆتایی هەیە. ئەوجە بە گوێرەی چاوگ یان ئەو پیتە لە پێش هەیە، واتە ئان یان ئین یان دن یا تن وەیا ئون. ئەوە چاوگەکانن. باشتر وابوو بڵێن چاوگ بەو پیتانە کۆتایی دێ، واتە هەمیشە هەر هەیە، نەک تەنیا بە پیتی کۆتایی دێ پاشان نووسرایە نیشانەکانی چاوگ. تۆزێک بە من باش نییە، بەڵام کێشە نییە. ئێستا جۆرەکانی چاوگ پێنج جۆرە. چاوگی لێرە نووسیتیان ئەلفی، واتە پیتەکە پێشی پیتی ئا هەیە، یان ئەلف نووسیتیان، ئەو پیتە ناوی پیتی ئایە. سووتان گریان و چاوگی پیتی ئی کڕین و فڕین و چاوگی پیتی د و وەکو خوێندن و بردن، پیتی لەگەڵ فرۆشتن و گرتن، و پیتی ئو لەگەڵ چاوگی پیتی ئو چوون و درون. کاتە هەمیشە دەبی چاوگ بەو پیتانە کۆتایی بێ. ڕاهێنانی ژمارەیەک جۆری ئەم چاوگانەی خوارەوە دیاری بکە، زۆر ئاسانە. ئەوە 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 کوو گوتمان ئەو جۆرانەیە. ڕاهێنانی ژمارە 2 بۆ هەر جۆرێک لە جۆرەکانی چاوگ 2 نمونە بهێنەوە. ئەوەش زۆر ئاسانە. لێرە بۆ وێنە چاوگی ئەو دوو پیتە ئاوەنە بۆ وێنە وشەی گەڕان، وشەی برژان، وشەی دانان و لێنان یان هێنان. کاتە ئەو چاوگانە کە بە ئاوەنە کۆتایی دێ. جۆری دووەم ئەو چاوگە ئی وەنە بۆ وێنە بارین و لەرزین، نووسین،
هاڕین و بەدەیان و بە سەدان وشەی دیکەش. سێم جۆر د ن بۆ وێنە ژماردن، کردن، ناردن. چاوگی چارەم ت ن واتە ناشتن، وەکو ناشتن، گرتن، شوشتن. و پێنجەم جۆر چاوگی ئو و ن بۆ وێنە بوون و چوون. ڕەنگە زۆر وشە نەبی لەو جۆرە چاوگەی. ئەوجا ئێستا ئەگەر تۆزێک باسی چاوگ بکەم بۆ وێنە خوێندن چاوگە کوزانیم، چونکە بە د ن کۆتایی هاتیە و کاتەچی دیاریکراوی نەدرایتە پاڵ خوێندن بە شێوەی گشتی نازانین چێ خوێندی. و هەروەها چاوگە چونکە لەو وشەیەش دەتوانم ڕەنگە بە سەدان وشەی دیکە دروست بکەم. بۆ وێنە وشە چیت کە دروست بکەم دەخوێنین، ئێمە دەخوێنین، یان خوێندمان دوونێ خوێندمان کاتی درایتە پاڵ و دەزانین چێ خوێندیتی. خوێندومە لەگەڵ خۆمم، خوێندنگە جێگایەکی تایبەتە و خوێندمەوە بۆ وێنە خوێندکار. وشەی دیکە لەو چاوگەی دروست بووە، یان خوێندەوار، یان خوێندنەوە، یان دەخوێنیت، دەخوێنم، یان خوێندت، خوێندمانەوە و زۆر وشەی دیکەش. کاتە لەو وانەیەی باسی جۆرەکانی وشە کە زۆر گرنگە چەند جۆر وشە هەیە و هەروەها چاوگ چییە و ئەویش چەند جۆرە. لێرە دێمە کۆتایی ئەو وانەیە هەتا وانەیەکی نوێ هەر بژی.